شانۆگەری ئەلزاعیم ئەو شانۆگەریەی موعەمەر قەزافی تووڕە کرد و پاڵی پێوەنا پیلانێک بۆ کوشتنی عادل ئیمام پاڵەوانی شانۆگەریەکە دابڕێژێت. شانۆگەری ئەلزاعیم یەکێک بوو لە شانۆگەریە بوێرەکان و بۆ ماوەی 6 ساڵ لە میسر نمایش کرا و ملیۆنان کەس ئامادەی بوون. چیرۆکی شانۆگەریەکە باز لە یەکێک لە دیکتاتۆرەکانی وڵاتێکی عەرەبی و هاوڵاتیەکی سادەی ئەو وڵاتە دەکات کە ڕوخساری هاوڵاتیەکە ڕێک لە ڕوخساری سەرۆک دەچێت. دەرەنجام دیکتاتۆرەکە فەرمانی دەستگیرکردن بۆ هاوڵاتیەکە دەردەکات، بەڵام پێش جێبەجێکردنی فەرمانەکەی گیان لە دەست دەدات. لەو نێوەندەشدا کەسە نزیکەکان لە سەرۆکە دیکتاتۆرەکە کە سوودمەند بوون لە دەسەڵاتەکەی هاوڵاتیە سادەکە دەهێن و دەیخەنە جێگەی سەرۆک، چونکە کەسە نزیکەکان لە دیکتاتۆرەکە لە تووڕێی و تۆڵەی خەڵک دەترسان کاتێک بیان زانیایە سەرۆکە دیکتاتۆرەکەیان کۆچی دوایی کردووە و ڕەنگە شۆڕش بکەن و کەسە نزیکەکانی ببنە سوتەمەنی. لا يا عم العملية مش جايبة ثمنها بقى بصراحة كده. يا فخامة الرئيس الناس اللي واقفة أنا لسه عسى الله بەر لەوەی شانۆگەریەکەش ساڵی 1993 نمایش بکرێت، عادل ئیمام چوو بۆ لای حوسنی موبارەک سەرۆکی پێشووتری میسر کە بە کەسێکی دیکتاتۆر ناودەبرا تا بۆ چوونی ئەو وەربگرێت و ئامۆژگاری بکات. بۆ پێی هاوڕێیەتیەکی بەهێز لە نێوانیاندا هەبوو، ئەوەش بە مەبەستی ئەوەی دەقی شانۆگەریەکەی بۆ بخاتە ڕوو لەگەڵ ئەو بیرۆکەی لە پشتیوەیەتی، بۆ پێی باز لە شێوازی ژیانی سەرۆک و کەم و کورتیەکانی دەکات. موبارەک بە عادل ئیمام دەڵێت کە ئەو کەسێکی دەستپاکە بەرامبەر هونەرەکەی و سانسۆر ناخاتە سەر شانۆگەریەکە و سەردەمی سەرکوتکردنیش لە میسر چیتر نەما و کۆتایی هاتووە. لە بەرامبەریشدا عادل ئیمام بە سەرۆک دەڵێت شانۆگەریەکە زۆر بوێرانەیە، هەر بۆیە هیچ پرۆڤەیەک ناکەن تا ڕەزامەندی ئەو لەسەر نمایشکردنی وەرنەگیرێت و ئەگەر پێی وایە قسەکردنێکی نەشیاوی تیادایە ئەوە دەتوانن لای ببەن یان بیگۆڕن. بەڵام حوسنی موبارەک سەرنجی لەسەر هیچ دیالۆگێکی ناو شانۆگەریەکە نەبوو، هەمووی پێپەسەند بوو. دەرەنجام دەقی شانۆگەریەکە وەک خۆی نمایش کرا کە کارێکی هونەری باڵا بوو، ژمارێکی زۆر خەڵکیش ئامادەی نمایشکردنی بوون. بەڵام لەگەڵ ئەوەشدا کاردانەوەی هەبوو. بۆ نمونە موعەمەر قەزافی سەرۆکی پێشووی لیبیا پێی وابوو عادل ئیمام لە شانۆگەری ئەلزاعیمدا بە شێوەیەکی کۆمیدی و بۆ پۆشاکێکی ڕەنگ سپیەوە لاسایی ئەو دەکاتەوە و سوکایەتی پێدەکات. هەر بۆیە دواتر دەیەوێت بە پیلانێک عادل ئیمام بکوژرێت. پیلانەکەی قەزافی ئەوە بوو داوای کردبوو شانۆگەریەکە لە لیبیا نمایش بکرێت و لەوەیە لە کۆتایی شانۆگەریەکەدا ژمارێک ئاژاوەگێڕ بەکرێ بگیرێت و هێرش بکەنە سەر عادل ئیمام و بیکوشن. بەڵام دواتر پیلانەکە لە ڕێگەی دەستگای هەواڵگری میسرەوە ئاشکرا بوو. نمایشکردنی شانۆگەریەکەیش لە لیبیا هەڵوەشێندرایەوە. ده كنابيه يا فخامة الرئيس. دواء يعني؟ لا يا فندم، ده نوع مفتخر من السندوتشات. ده سندوتش؟ انتوا هتجرسونا في وسط الدول، جايب لي لقمه ضغطتك كازوزه وتقول لي سندوتش؟ ايه ده؟